جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2012 ژمارەیەک پرۆژە بەسەر دەکاتەوە گرفتیان هەیە دەیەوێت چارەسەریان بکات. عیماد ئەحمەد لە سەر ڕێگای تەرمیناڵی دەربەنیخان پەیمانگای تەکنیکی دەربەنیخانەوە داوای لێ دەکەن ڕێگاکە قیرتاو بکات کە ئێستا ساڵی 2021 پرۆژەکە ئەنجام نەدراوە. خۆڵا ئەمە ڕێگایەکە هەمووی بۆ بەکەندڕ و باران هەمووی کردو بە شی و دۆڵ و ئەوانە ڕێگایەکی خراپە. دوو پرۆژەی گەورە و استراتیژی تر بەسەر دەکاتەوە بەنداوی دێوانە و پرۆژەی پاڵاوتنی ئاوی خواردنەوەی دەربەنیخانن، بەڵام پرۆژەکان پاش 9 ساڵ و 3 کابینە هەر چاوەڕوانن. ئێستا تۆ سلفەی تۆ تاخیرە بێ کێ تەنفیزیەکە ئەمە وەزارەتی سەرۆکانی کەی تەواوە بێت تازەی حەوت ئینشەڵا تازەی حەوتمدا ناوەکە یعنی لێ تۆ تا تازەی حەوت تاکی تاو احتمالە زۆر پێشش کرد. زانێ ئەوە بۆ ئێوە شەهادەیەکی زۆر گەورە زانێ چونکە ئەو کۆمپانیا بە حساب پێڵ بووی نەکرا بۆ ئێمەش شتێکی دڵخۆشکەرە بۆ ئێوە شەهادەیەکی مهندسی خۆمانی جاری خۆی ئەمانەم ئەزانی کۆگەوانە کامەناو تەقریری وانەم خیندەوە ینی بەو هەموو سیرێنە ئەم دیمەنانە شارپرێس بڵاویکردنەوە تێکەڵەیەک بوون لە هەردوو ساڵانی 2012 و 2021. ئەوەی گۆڕاوە تەنها ژمارە 12 و بووە بە ژمارە 21. پرۆژەکانیش وەک خۆیان ماون و تەواو نەکراون. بۆ هەموو ئەوانەی کە بڕیار درراوە لیژنە دروست کراوە لیژنەکان ئەرکیان جێبەجێکردنا هەروەها لێپرسنەوە لەگەڵ لیژنەکان ئاکرێت لە دوای ئەوەی ئەگەر بێت و چارەسەر نەکرێت. ئەمە یەکێکە لەو پرۆژانەی کە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ساڵی 2012 بەسەری کردەوە. هەر لەم شوێنەدا سەرپەرشتیاری پرۆژەکە بە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری شارەوانی و ستافەکانیان دەڵێن 15 حەوت واتە هاوینی ساڵی 2012 ئەم پرۆژەیە تەواو دەبێت. بەڵام وەگە بینین ئێستا هاوینی ساڵی 2021 و پاش 9 ساڵ قوفڵێکی لێدراوە و یەک پەرداخ ئاوی ڕەوانەی شاری دەربەنیخان نەکردووە. ڕێبین محەممەد، شارپرێس، دەربەنیخان.